وار و باخچە خنجیلانەکەی گەلی کوردستانەوە جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش لەبەرەوەی کە ئەم ئێوارە پرۆگرامەکەمان پرۆگرامێکی تایبەتە و باز لە شوێنەوارە مێژووی و ناوچە گەشتیاریەکانی قەزای دوکانەکەین بۆیە پێمان خۆش بوو هەر لە باخچە ڕازاوەکەی یاخود باخچە خنجیلانەکەی گەلی کوردستانە پرۆگرامەکەشتان پێشکەشکەین بۆ ئێوارە من میوانداری نەبەس عەبدوڕەحمان ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان نووسەرن و کتێبێکیان لەسەر شوێنەوارە مێژوویەکانی قەزای دوکان و دەوروبەری نووسی و ئەمانەیە بزانین ناوڕۆکی کتێبەکە باز لە چی ئەکات یاخود ئێمە هەمیشە ڕەنگە قەزای دوکانمان بەوە ناسی بێت کە شوێنێکی گەشتیاریە و گەشتیار بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕووی تێدەکات بەڵام بێ ئاگالەوەی کە ڕەنگە چەنەها شوێنەواری مێژوویی هەبێت ئەمانە بزانین ئەم کتێبە تاکوچەنێک هاوکارە بۆ ئەو کەسانی کە یانێت لەسەر قەزای دوکان و چواردەورەکەی یاخود لەسەر قەزای دوکان بزانن کاک نەبەس زۆر بەخێر بێت. بۆ ئێوە سپاس بۆ شەش جوانەکە گەلی کوردستان. هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین خۆشحاڵین کە بەڕێستان ئەم ئێوارە لە شاشە جوانەکەی گەلی کوردستان میوانداری ئێمەتان قوبوڵ کردەوە لێرن. دووبارە سپاس هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و بۆ تەندروستی باش بۆ هەم بۆ هەر کەسێکە هەم کە نەخۆشە و هەمیش کە خۆی گەورەش فیان بە هەمووانی کە تووشن. زۆر زۆر سپاس کاک نەبەس. بۆ تۆش کە وام بیست تازە چاک بوویتێت. زۆر زۆر سپاس کاک نەبەس. کاک نەبەس ئەمەوێت بزانم بۆچی ئەم بابەتت هەڵبژارد لەسەری بنووسیت. بەڵێ دیارە من پێش ئەوەی کە دەست بە نووسین بکەم ئەگەڕێم بزانم چی پێویستە لەسەری بنووسم. چونکە ئەو شتانی کە لەسەری وتراوە یا پێشتر شتێک نییە کە زۆری لەسەر وترابێ دووبارەکردنەوەی بابەتێکی تر جێی خۆی نەگرێ حەز ناکەم من بەس خۆم ماندوو بکەم دوجار ئەنجامێکی باشی نەبێ. بۆم بابەتە واتە حەزەکەم شتێک بنووسم کە پێویست بێ ئەمەشم بە پێویست زانیوە و دوجار خوێنەران و ئەوانەی کە ئەیبین و سوودی لێبێن نەزانن کە پێویست بۆ یان هەنی خەڵک بە خۆی شەکەی خۆی ناڵە خراپە بۆی من پێم وایە بە پێویستم زانیوە لەبەرچی من خۆم مێژووم خوێندووە کە ئەچوومە ئەو شوێنانە قەزای دوکان بە تایبەت شوێنوارێکی زۆری مێژوویتە مثلەن زۆر دەوڵەمەندە بە پشکی شێری بەرەکەوێت لە شوێنواری مێژووی بۆیە پێم ناخۆش بکەم شوێنانە کۆ نەکراونەتەوە یا گرنجیان پێ نەدراوە نەتوانراوە سوودی چی گەشتیاری ئابوووریان لێوەربگیرێ بۆیە دایم لە مێشکما بوو کە لە دەرفەتا بتوانم ئەم شوێنە گەشتیاریانە لە کتێبێکا کۆ بکەمەوە و دوجار کردم بە سێ باش لە کتێبێکا کە باسی مێژوو و شوێنەوارەکان و بەستنەوەی بەلایەنی گەشت و گوزاری ئەمانە لەکوێ لە قەزای دوکان و بچووکم کردەوە لە قەزای دوکانە چونکە قەزای دوکان بنمونە وەرگرتووە ینا کوردستان هەمووی جوانە هەموو شوێنەواری جوانی بەڵام با بڵێن بچووکم کردێتەوە لە قەزای دوکان کە لەم هەوڵای ئەوە فریاکەوتوم کە شوێنەوارەکانی قەزای دوکان بخەمەڕ. کاک نەبەس بەر لەوەی کاپچینە سەر وردەکاریەکان لەسەر شوێنەوارەکانی قەزای دوکان پێم خۆشە بزانم یاخۆت بابینەرانی بڵێیت ناوی دوکان لە چیەوە هاتووە؟ بەڵێ بۆ کە شوێنێکی تر بۆ ناوەکەی بۆ چوونی جیاواز هەیە بۆ چوونێک نییە بوترێ ئەمە ینی بەتەنیا ئەم بۆ چوونە هەیە دەماودەم کە گەڕاوەتەوە قسەی جیاوازی لەسرە ئەوانەی کە بە من گەیشتون و تۆمارم کردووە و نووسیومە چەند بۆ چوونێکی جیاوازێک لەوانە ئەڵێ ناوچی دوکان مەسەر ناوچێکی شاخاویە کە دۆتە نێوان چیای شاخی سارا و بەرامبەری شاخی ساردکەیە ئەو شکەوتی زۆر تایە شکەوت بەمانای بە تووچیش بەمانای شکەوت دێ ناوی دوکان ئەوە یەکی ناوەکانی ناوی تریانەوەیە تاوێر و بەردوشتی گەورەی لێ ئەویش دێتەوە سەر مەسەلەن با ئەو بابەتێک کە لایەنە بەرز و نزمی و هەڵکەوتە جوغرافیەکەی دوکانیان کە ناوی هاتووە دوکانی ئاوی لێ بۆ کە من کانیەکانم بینیوە خۆمکانیەکیان ئەو کاتە پیانەوەت کاتیشکانی ژنانێکیانکانی پیان و لە بەردە مزگەوتی پیاوان ئێستا مزگەوتە کۆنەکە نەماوە ئەو بۆتە هەڵی پرسە بەستکانیەکە هەرماوە ئەو دوکانیانە کردووەتەوە بووە بە دوکان لە سەردەمی عوسمانیەکان پەرگەی تووتن بووە دوکان و تووتنی تیاگواسراوەتەوە بازگانی تووتنی تیاکراوە بۆ پێیان وتراوە دوخانکردن کورد کراوەتەوە بووە بە دوکان ئەمانە زۆرترین ئەو با بڵێن کە ناوی زیاترین ئەو بابەتانە کە ناوەکەی لێ کورد کرابێتەوە و دوکانی لێ دروست بوو. کاک نەبەس دەستبردن بۆ نووسینی کتێب لەسەر مێژوو و لەسەر جوگرافیای شوێنێک بەڕاستی ئەتوانە بڵێم تۆزێک قورسە بێگومان کاتی زۆریشی ویستووە ئەم کتێبە تۆ چەندێک کاتی پێویست بوو؟ 2 ساڵ زیاترە بە خۆلیامە و لە مێشکما کۆ بۆتەوە کەم شوێنانە دیکۆمنت بکەم کتێبەکە کتێبێکی مەدانیە بۆیە کاتم زۆر پێویست بوو لە کۆتایی ساڵی 2019 تەواو بوو و هیچ ئامادەکرا بۆ چاپ بەڵام بەوەیە مۆسعی کۆرۆنا و اقتصادی ئەوانەوە دوا کەوت ئەم کتێبە پێم خۆش ئاماژەی پێ بکەم لەسەر بوجی حکومەتی هەرێم
و پارێزگای سلێمانی لە وزارەتی ڕۆشنبیر و لاوان چاپیان کردووە و سوپاسیانەکەم لێرەوە کەسێک هاوکار بوو بێ و گرنگیکیدان بە ئەم بابەتی گەشتیاری و بە هەموو نووسەرەکانی تریش بە دیارە بە لیژنەیە ڕۆشتووەوانە ڕێکاری یاسایی بردوێتە بەر ئەمە جارێکی تریش سوپاسیان بکەم کە بابەتەکان بە پێویست زانیوە و ئەرکی لە چاپدانیان گرتە ئەستۆ بۆیە بەهۆی ئەو بابەتەوە کەمێک دواکە و چاپکردنی بەهۆی وەسەوەکە هەیە ئێستا دوو ڕۆژە بێت لە چاپخانە دەرم کردو بە هیوا متوانن ینی هەتاکو ئێستا مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبەکەت ئەنجام توێکی نزیک ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت سوپاسیانەکەم هاوکار و سپۆنسەری کتێبەکە بوون هەروە ئەوانیش و بیرم نەچێت کە زۆر ماندوو بوون ئەو خۆشەویستانەی ئەوێ زۆر خۆشبختانە بە باشی پێشوازیان لە کتێبەکە کردو ئەرکە کێشن ئیڤنتێکی جوانی بۆکەن قەرار بوو لە سلێمانی بێ دواتر ئیڤنتەکەیان گواستەوە بۆ قەزای دوکان و خەریکی ئامادەکارین لە ڕۆژانێکی نزیک ئەو ئیڤنتەش ئاشکراکرێت لەوێ و میوانان دێنەتوانن کتێبەکە ببین و بە دیاری پێیان بدەین و هەم گەشتێکی قەزای دوکانی هەمەتوانن گەشت بکەن و ببینن هەم بابەت گوێ لە بابەتێکی گەشتیاری ئەنجایترەوە کەسانەی کە کتێبەکەشە خوێنێتەوە دوای وەکو گەشتیاری نایبینێت ئەیتر ئەیزانە شوێنەکان لە کێشێنەوەی مێژووی ئەوەی کتێبەکە ئەبینێت سەردانی بکات ئەتوانێت ئەمە ڕێنمەیەکی باشە بێتم کتێبە بەشێکی لە بابەتەکە ئەوەیە کە گرنگیەکی لەوەیە تۆ هەر دوکان بەمانایەوە نیە کەسەبچی لەژێر کەپرێکدانیشیت و بڵێ گەشتم کرد و بێمەوە زۆر شوێنی تری لەیە کە تۆ ئەتوانی بچیت و چێژێکی زۆر باشی لێ ببینی مەسەرەن ئێستا مۆدێلێکی زۆری وەرزشێکی باو دیارەکە شاخەوانیە خەڵکی زۆرە تەنان بۆ شاخەوانی ژێت تۆ توانین لەو گەشتانەیە ڕووکەیتە ئەو شوێنە مێژوویانە هەم بۆ جەستە دەجوڵێت و مەسەلەن سوودێکی ئەو جەستەی تەندروستی وەرەگری هەم دەرونیەش بڕوا بکە زۆر چێژێکی ئەگەر وەکو تۆ حساب گەشتێکی خۆشە چێژی کتابەتی لێ وەرەگری نەک تەنها لەسەر کەپرێکدانیشیت و گوێ لە دەنگەدەنگ و ژاوژا و گۆرانی و بیتەوە ئەڵێ گەشتم کرد کەواتە ئەتوانیت پێمان بڵێ حتمان نامەوێت باسی بردەکاری ناو کتێبەکە بکەین بەڵام لە ڕووی مێژوویەوە دیارترینەوە شوێنە مێژویانەی قەزای دوکان و چواردەوری کوێن زۆرن لە هەر مەسەلەن دوکان 5 ناحەیە لە هەر ناحەیەک شوێنێکی تیا کەوتووە کە گرنگە و خەڵک شوێنی سەردانیەکە دیارترین و شوێنانەی کە دیارن خەڵک سەردانیەکە مەسەلەن شوێنەوەرەکانی چێمە ڕەزانن ئەشکە و زەرزی و ئەشکە و دووکن و ئەشکە و قسقاپان و مەسەلەن ئەشکە و سەحرا و ئەوە سەحرا کاتێکە سەردانەکەی بە ڕوونی شوێنە گەشتیارەکان ئەبینیت بەڵێ مەسەلەن ئەشکەوتی جاسەنە و قەڵای پاشاکوێرە لە دوکان قەڵای قەمچووغەمان هەیە ئەوش قەڵایکی دێرینەوە قەڵای پاشاکوێرە و هەر لە یەک سەردەمیشن بەرامبەریەک و بەوردەکاری باسم کردووە بەڵام کەمتر خەڵک ئەچێن بەڵام ڕەنگە سا قەڵای قەمچووغە و قەڵای پاشاکوێرە خەڵکەکە کە مەسەلەن ئەچێ بۆ ئەشکەوت دەچێتە ئەشکەوتی جاسەنە هەر ئەوەی بینیەوە بەڵام شوێنی تریش ئەشکەوتی تریشمانەیە کە بەوردەکاری مەسەلەن لەسەر گەڵوە ئەشکەوتی لێیە کار سەر بە خەزای دوکانە لە زۆربەی وەکوتم ناحەکان و شوێنە گەشتیاریەکان شوێنی جیاوازتری لێیە لەوەی کە تۆ بەس دانیشیت و بڵێ ئەمە گەشتە شوێنی لەیە کە تۆ تۆزێک بە زەحمەترە گەیتێ مەسەلەن بە هیلاک بیتاگەیتە شوێنەکە مەسەلەن ئەشکەوتە ئاسارە شوێنەوەرە ئەبێ ماندوو بیتاگەیتێ و میلەتی ئەمەش مەسەلەن کاچێ ئەو ماندوو ئەوەی تیانیە کە ماندوو بێت ئاگات یعنی ڕەنگە شوێنوارێکە بێ بە نیم ساعت هەڵبگەڕی بە شاخە تا بیگەیتێ بەڵام ئەوەشمان بیر نەچێ کاک نەبەس جێگەی خۆشحاڵێ لە ئێسادا کۆمەڵێک گروپ دروست بوون کە پیانەوترە گروپی شاخەوانی و بەگەشتی شاخەوانی ئەچنە شوێنەوارە مێژوویەکان و ئەچنە ئەو شوێنانەی کە ڕەنگە تۆ وەکو سەیرانێک نەتوانیت پێ بگەیت بە شاغڕەوی هەم وەرزشێکە هەم ئەو دیمەنە جوانانە یاخود ئەو سروشتە جوانەی کوردستان کە باسی لێکرێت و ئەتوانی ببینیت ئەکید بەهۆی بەشداریکردن لە چەند گەشتێکە ئەو خولیان بۆ دروست بوو کە ئەو شوێنانە ببینی پێم خۆش بوو دیکۆمنتیان بکەمێن ئەو شۆکارێک بولەوانە ئەو دەست خۆش کە باس کرد خەریب و بیرمەچێکە گرنگ بوو ئەو گەڕانانە بۆ من بەهۆی شاخەوانیەوە زۆر شوێنم بینی بۆی پێم خۆش بوو دیکۆمنتی بکەم و فریاکەوتم لەم دەرفەتە باسی دوکان بکەم مثلەن کوردستان زۆر شوێنی جوانی تایە بێ ئەوانیش باس بکرێن بەڵام بە فراوانی بۆ من کاتی زیاترەویست دەرفەتی زیاترەویست ئیمکانی زیاترەویست ئەوە نەمتوانی کە ئەو سنوورەی کە تیا توانم و شارەزام جارێ لە هەنگاوی یەکەمە توێژینەوە بکەم و بیان خەمەڕوو بڵێ ئەو وەرزشی شاخەوانی تەناوە نییە کە بڵێ ئەچیت بۆ شاخ و دیتەوە بەڵکو زۆر شتی لە فێرە بیت ئەگەر زۆر شوێن ئەبینیت کە نەتبینیوە پێشتر بۆ ئەوە ڕێبەرانی شاخەوانی زۆر شوێنی تایە یعنی ئەمە توانێت تەنها ینی هاوکاری ئەوانیش بکات ئەم کتێبە ئەوە توانێت ئەم پرسیارە بکرێت سوودی گرنگی کتێبەکە لە چایە چێتەوە بابەتەوە من بەستێ باسیەکەم مەسەلەن یەکەم جار دەتوانن خوێنکاری مێژووی استفادی لێ بکەوە خوێنکارانەی لە بەشی مێژوون چونکە کاملی ئێمە بەشێکی مێژووی قەدیمە مێژووی کۆنا و ئەتوانن سوودی لەوە من کاتی خۆی کە خوێنکاری زانکۆ بووم بۆ هەندێکیان بە سەردانی زانستی چوم سەفرەی زانستی و لە مامۆستا بۆی شەرح کردوم ئێستا من هەموویم بە وێنە و بە بابەتی با بڵێن
ڕاستکراوە بەسەر چاوی ئەکادیمی باسم کردو بۆ کاک نەبەزەبێ خۆشش سەردانی شوێنەکانت کرد بەشێکی زۆریانم بینیوە ناکرێت مەسەن شوێنەکەت نبینی بێ و ئەوانە بێ بەڵام بەشێکیشی کە مەسەرەن کە خۆم نەمتوانیوە بەسەر چاوێکی زۆر باوەڕ پێکرا و دقیق توانیومە استفادەی لێ بکەم و منەڵم ئەم کتێبە مەیدانیەوەی کە ماندووی کردوم سەردانی شوێنەکانە و هەندێکیشی پێشتر بینیوە مەسەرەن چوم و خەیاڵی نووسینم نەبووە شوێنەکەم بینیوان پێویستی نەکردم جارە بچمەوە شوێنەکان دیارن هەندێک شوێنی زۆر دیارە خەڵکی زانێ بەس هەندێک شوێنی تایەکە یەکەم جاریشە پێم وابێت لە شێوەی نووسینێکی بەم جۆرە باسی لەسەر کرابێ هەموو کەس نەیگەیشتۆتی هەموو کەس نەچووە من ڕەنگە بەهۆی ئەم جۆرە وەرشەی کە تازە پیا بووە مەسەلەن برەوەی پێداوتمان وەرزی شاخەوانی کە چوین ئاشکرا بوو بۆم و بینیم و پێم خۆش بۆ بەشێک بێ لە کتێبەکە لانی مێژوت خستۆتە ڕوویا خۆت هەڵکەوتەی جوگرافیا و جوگرافیا شوێنەکانت دەستم کەوت بێت ئەو زانیاری دەستم کەوت بێت لە هەموو ڕۆکان و خستومەتە ڕوو مەسەلەن دوودی چەنەگەیت بۆ شوێنە ڕێگەکەی چۆنە سەختە بەرزە هەورازە قیرتاوە چەندی بە سیارە ئاڕۆی چەندی چەو ڕێژە بە چەندەکە ئەگەی ینی لە ئەو سەفرانەیە کە خۆم چین بینیوە بە پوختکراوی بە پوختی پێم وتوی ئەم شوێنە بەمەنە ئەیگەیتێ بەم کاتە و ئەم دیمەنانەی لێ هەندێک وێنەم داناوە بۆنی کە جێی بۆتەوە کە تۆ ئارزوی پێتوانی بچیتەوە ببین زۆر باشە بەرلەوەی کە بچینە لایانی گەشت و گوزاری ناوچەی دوکان راپۆرتێکمان هەیە پێکەوە بینەری ئەو راپۆرتا بین و لەگەڵ تویا بەردەوامە بین بە هاوبەشی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت سیدیۆ کۆڕێکی شەعری بۆ شاعران قوبادی جەلیلزادە و نەبەس پێنجێنی سازکرا فەرموو بە پێکەوە بینەری و راپۆرتە بین. لە شاری سلێمانی کۆڕێکی شعری بۆ دوو شاعری دیاری کوردستان ئەنجامدرا. کۆڕەکە لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت سیدیۆ و تیایدا ژمارەیەکی زۆر لە میوان ئامادە بوون. ڕێکخراوی کورد بەریتانیا ئامادەسازیان بۆ کردبوو. ئێمە ڕێکخراوی ڕۆشنبیری کورد بەریتانیا بە هاوکاری ڕێکخراوی گەشتپێدانی مەدەنیەت سیدیۆ هەڵساین بە سازکردنی ئەم کۆڕە چونکە لەم کاتەیە بەجددی زۆر پێویستە لە هونەر بدەیتەوە بۆ دوورکردنەوە لە جەنجاڵەکانی ژیان. دروستکردنی ئەم کۆڕانە بەڕاستی بودجێوێت ئەمانە هەروەکو ڕێکخراوی ڕۆشنبیری لەسەر ماندووبوون و ئەرکی خۆمان دەستمان کردو بە دروستکردنی ئەم کۆڕە بۆ مامۆستا قوبای جەلیزادە و کاک نەبەس پێنجوێنی کە دوو شاعیری ئەوەن شایانی ئەوەیە کە گویان لێ بگری خۆتان نەیبینن مەراسیمەکە ئەو نەقەرباڵخەکە شایەتی ئەوەیە ئەو دوو کەستایەتیە شایانیەوەن کۆڕیان بۆ بکەیت لایەنێکی هونەری خەریکە ئەمرێ لەم شارەیە بۆیە ئەگەر زوفرێ هونەر نەکەوین زوفرێ کەسایەتەکان نەکەوین ڕێز لەنانێ بۆ نەکەین تا زیندوونە بێ قەدریان بگرین بۆ مامۆستا قوبای جەلیزادە بەتەمەین کەمپینێکی تا زیندوون ڕێزیان لێ بگرین یان بۆ سازکەنی شەڵا ئایندەیەکی نزیکە. قوبادی جەلیلزادە و نەبەس پێنجێنی ئەو شاعیرانن کە تێکستەکانیان پێشکەش دەکرد. هەر لەو مەراسیمەشدا سێ کتێبی نوێی شاعیر قوبادی جەلیلزادە پێشکەش بە ئامادەبوانی کۆڕەکە کرا. کتێبەکان سێیان تازن ئەسڵن لە هیچ کتێبخانێک بەڵاوم نەکردوونەتەوە سێشیان کۆنن کۆنەکەش بڕان ناکەم ئەمە کتێبخانەیەکی دیوێ بەیکەم بە دیاری خۆم عادەتم وایە کتێب ئەەکەم بە دیاری نایفرەشم. ئێستا ئەو کۆڕە یەک لە خاڵە جوانەکانی ئەوەیە دوو کەسی بەیەکەوە کۆ کردوێتەوە گەنجێک کە ئەزمموی تازەیە لەگەڵ سەرچپێک کە ئەزمونەکەی زۆر کۆنە. ئەمە خاڵی دەمەوە ئەو شعری کلاسی گەنووسێ من شعری تازە کەواتە ئەو کۆڕەتوانێتی دوو کەس بەیەکەوە کەکاتەوە کە لە ڕەنگە لە فکر و لە پامی جوانیان جیاواز بن بەڵام هەردووشیان ئیش لە داهێنانەکە. ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا بە هاوکاری ڕێکخراوی سیدیۆ ئەم ئێوارە پاییزیەی شاری سلێمانی گوڵاوپرژێنەکەن بە شعری جوان لەلایەن دوو شاعیر بەندە نەبەس پێنجێنی و شاعیر کاقوبادی جەلیزادە بە شعرەکانیان لەم ئێوارەیە بەشدارە بن. ئەو شعرانەی کە تایبەتە بە من لە شێوەی کلاسیکا نووسراوە شعری عیرفانی و شعری سۆزداری و نیشتیمانی و بریتە لەو شعرانە مامۆستا قوبادی جەلیزادەیش بە چەند شعرێکی هایکۆ شعری ئازار بەشدارە بێت.
ڕێکخراوی ڕۆشنبیری کورد بەریتانیا بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO کۆڕەکان ڕەخستووە و میوزیسیانی بەتوانە جەزای ساز بە پارچە میوزیک کۆڕەکەی زیاتر ڕازاوە کردبوو. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. سپاس بۆ ژین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئێمە لەگەڵ میوانەکەمانە کاک نەبەز بەردەوامە بین. کاک نەبەز باسی گرنگی لایەنەکانیمان کرد، ئەگەر بەردەوام بێ خۆ شتێک هەبێت. بەڵێ باسیمان کرد کە ئەمە فێرخوازی مێژوو توانێت استفادە لێ بکات، چونکە تەواوی شوێنەکان مێژوو کە دێمن و توانێت زانیاری تەواوی لێ وەربگرێ. مەسەرەن بەکاری بێنێ چونکە هەوڵێکی ئەکادیمیە ئەتوانێت لە راپۆرت و بەحس و شەکانی ڕۆژانەیە بەکاری بێنێ هەتا لە ئەو بابەتانەی کە مێژووی کۆنن لە محازەڕەش توانێت استفادە لێ بکات و زانیاری تەواوی تایە. و خۆم خوێندومە و جارێکی تر کۆم کردوەوە بۆوانیش خوێنکاری شوێنەوار ئەتوانێت استفادەی لێ بکات، چونکە بەشەکان زۆری شوێنەوارین. ئەم ئەشکەوتانە ئەم شوێنانە هەمووی شوێنەواری تا دۆزراوەتەوە و تیمی شوێنەواری هاتوون گەڕاون و وردەکارێکی تاو نووسیمە لەسەر بابەتەکان. خوێنکاری جوغرافیا مەسەلەن بەشێکی زۆری جوغرافیای گەشتیاری ئەتوانێت استفادەی لێ بکەن و زانیاری تەواوی تایە بۆیان. خوێنکارانی بەشە گەشتیاریەکان گەشت و گوزاریەکان مەسەلەن مەحەدی گەشت و گوزار مەسەلەن ئامادەییە گەشتیاریەکان کە خۆشبەختانە ئێستا تازە ئامادەیەکی گەشتیاری لە دوکان کراوەتەوە، ئەوە زۆرت خزمەت بۆوانەکان بابەتە بنەماکانی گەشت و گوزاری و توانسەکانی گەشتواری بە جوانی لەم کتێب یاخود لە خوێندنگەکانە بۆ گەشتەکانە توانین لە ڕێگەیەوە دیاری بکەیت بۆ هەموو بواری پەروەردەدانی لە ڕووی پەروەردەییەوە ئەگە بڵای لە ڕووی مەنهەجیەوە ئەتوانن سوودی لەوە بگرن بابەتە. لە ڕووی خەڵکی گشتی خەڵکی عام و ئەوەی کە خوێنەرە حەزەکە زانیاری لەسەر بابەتە بتوانێت سوودی لێ وەربگرێت. هەر لە زمانی سوودەکان ئەتوانێت ببێتە ڕێبەرێکی گەشتیاری بۆ هەر کەسێکی ئەوە گەشت بکات بۆ سنوور. کەواتە کەسێک بوێت گەشت بۆ سنوورێ بکات یاخود بۆ شوێنێکی مێژووی بکات ئەتوان لە ڕێگەی ئەم کتێبەوە بزانێت شوێنێکی پێچێت لەکە بۆ خزمەتی گەشتوکردن و گەشت و گوزاری بۆ کەسێک کە بیەوێ گەشتێکی جیاواز بکات. ئەگەر ئەم کتێبەی لابێت کە زۆر بە ئاسانی دەسەکەوێت ئێستا کتێبە لە زۆر شوێن ناوی کتێبخانە بڵێ مەسایە شوێنانی کردیانی ئێستا لە سلێمانی جارە بە زۆنە فریاکەوتوم لە کتێبخانەی جەمال عیرفان هەیە کە بەڕێزیان دانا و خەڵک بچێت. پێمان خۆشە باسی ئەوشکێکەکەی واژۆ لەسەر کتێبەکەکەیت و بەنیازیکەی لە ئیڤنتێکە وەکوتم ڕێکخراوی گەشتبەدانی مەدەنیەت CDO ئەگەر ناستۆ لەگەڵ ئیدارەی قەزاکە لە هەمانگیان و ئیڤنتەکەی بۆ بکەن ئەو کاتە ئاگاداریای دۆستان و برادرانەکەینەوە لێرەوە بە خەڵکەڵە مەگەر ئیڤنتەکەیان بینی لە پێیجەکان بڵاوێکەکەنەوە لە خزمەتیانە بین و یعنی تا سەکاتەکەی دیارینەکەی چون ئەمڕۆ دوێنێ کتێبەکە لە چاپخانە دەرچوو گەیاندمە دەستیان و پێم وتن کە تەواو بووە کاتەکەی دیاری نەکرا و ئێستاش ڕەنگە ئەمڕۆ لە چالاکیە بن ماشەڵڵا ئەم فترەیە CDO زۆر چالاکیەکانی دەست پێ کردوێتەوە سەرکەوتن بۆوان و بۆ هەموو لایەکە هەوڵە دات و خزمەتێ بە میلەتە بکە. لەبەرەوە کاتی ئیڤنتەکە لە هەموو هەفتەی داهاتووە بێ بە موزیکانە دیاری نەکراوە و کاتە جارێکتر ڕکلامی بۆکەینەوە و خۆشەویستانی کەیانەوە کتێبیانە بێتوانن بەدەستی بکەن هەم بێن بۆ دوکان گەشتێکیش بکەن قرار بوو لە سلێمانی ناسانی بۆ بکەین وەزگازایە بۆ دوکان هەم گەشت بکەن و هەمیش کەواتە لە کاتێکە ئەو کاتانە دابنێکە داوامیان نەبێت دەسەر ڕەنگە دوانی ڕوان بێ بۆی دوام نەبێت بۆی هەم گەشتەکەشیان بکەنەڵێ هەر زیارەت هەم خاوەنی کتێبێک و گەشتیش بکەن زۆر باش بۆ ئەمە بۆ گەشتیاران زۆر سوودی هەیە بەڵێ مەسەلەن گەشتیارێک لە سلێمانی ئەگەر بێت گەشتێکی جیاوازتر بکالەوەی بچێت لە بن کەپرێکا دابنیشێت تا بۆ کەپرێک مەسەلەن یاخود ئەو کەسانەی کە خولیای ئەویان هەیە زانیاری زیاتر لەسەر نیشتیمانەکەیان ئەکید مەسەلەن ئەوەش گرنگ بابەتێکە چێتە بابەتی ئەوەی کە گەشتیاری کولتوری کۆمەڵک خەڵک حەزەکە بەس بۆ بینینی شوێنەوار و مەسەلەن شوێنە کولتوریەکان و شوێنە مێژووەکان گەشت بکات ئارزوویەتی ئەم شوێنانە ببینێ گەشت ئەمە هۆ کارێکە بۆ ڕاکشانی گەشتیار لە شوێنەکان شوێنانە هەبێ گەشتیاری نەک ناوخۆ گەشتیاری بیانی ژووتیەکات ئەو کارێکی سەرەکیە بۆ ڕاکشانی گەشتیار ئەم بابەتانە لە شوێنەکە بێ کە خۆشبەختانی کوردستان دەوڵەمەندە ئەم ناوچەکانی بە شوێنی کولتوری و نەتەوەی مێژووی و شوێنواری گرین بۆیە ئەتوان خزمەتێکی زیاتری بکەن تا خزمەتێکی زیاتری واری گەشت و گوزار بکە و بخرێتە بواری خزمەتی گەشت و گوزارە و داهاتێک دروست بکاتن بۆ تا کەس هەم بۆ دەوڵەت دوچە چونکە دوجار کە تاکە کەس ئیشی دەستکەوت هەلی کاری دەستکەوت سوودێکە بۆ دەوڵەت حکوومەتی شۆکاتە ئەوەی ئەرگ لەسەر نابێت هەمومان هەڵ دێنە کەتی گشتیایش بکەین کەتی تایبەتیمان
پراوێست خستۆ لێرە داواکەم خەڵک گرنگی بە گەشت و گوزار بچات بچێ پرۆژەی گەشتیاری دروست بکات تا خۆشی دروست بکات و بەرهەمنانیش بکات و ئەرکیش لەسەر حکوومەتکەم بێت. بەتەکید کاک نەبەز ئێمە زۆر خۆشحاڵ بوون کە بەڕێزت ئەم ئێوارە لێرە بووی پرۆگرامەکەمان لەگەڵ توێ هاتە کۆتایی دووبارە بە خێراتن دەکەین بەخێر بێسەرچاو. سوپاسدانەکەم لێرەوە بە جێگەی دەرفەتی زانم کە سوپاسی ئیدارەی قەزای دووکە مەسەلەن بەرپرسانی قەزای دوکانتی جیهت بۆ بکەم لە ڕووی گەشتیاریەوە مەسەلەن ئێستا ئەو بە دەرفەتی زانم ئەو پرۆژانە کە شارەوانی کردوونی کەم نین مەسەلەن جادەی چاکی بردۆ بۆ شوێنە گەشتیاریەکان ئەگە بڵێ کەم کوڕی هەبێ هەرەوەنە فریاکەوتووە مەسەلەن خەڵکانەگە بەگلەیی بکەن هەرەوەنە فریاکەوتووە جادەی دووسایت کردن و پرۆژە و هەلایزال پرۆژە بەردەوامە لە کۆڵانەکان ئەمە زۆر گرنگە بۆ سەکتەری گەشتیاری تۆ ئەچیت شوێنێکی جوان ببینی جادەبانێکی باشی هەبێ پرۆژەی زۆر باشیان کردەوە من لێرە سوپاسیانەکەم دەستخۆشیان یەکەم کە گرنگی بە شارەکە سەرکەوتن بۆ کەسێک کە خەمی وڵاتیەتی و گرنگی بە لایەنی هەموو لایەنەکاندا نەکتەنیان لایەنی گەشتیاری و سوپاس بۆ بەرنامە جوانەکەتان و بە هیوایین بتوانین لە ڕێیم تێوە خزمەتێک بە هەموو لایەک زۆر سپاس بۆ تۆش دووبارە کاک نەبەز بە خێر بێ سەرچاو.